هەڵاتیمانەیە هەتاکو ئێستا فۆرمی 2017 و هەژدەی وەرنگرتووە لای بریکارەکانی خۆراک ماوەتەوە بەپێی ئەو ڕێنمانیانەی وەزارەتی بازرگانی عێراقی فیدرال و وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان پێویستە هەموو هاوڵاتیەک سەردانی بریکاری خۆراکەکەی بکات بۆ وەرگرتنەوەی پسوڵەی خۆراکەکەی 2017 بێ 18 یا 2020 ئێمە لە سەرەتای ئەوەی داین کە خەریکی وردبینی و تەتقیقکردنی و جیاکردنەوەی پسوڵەی خۆراکانی ساڵی 2020-2021 بۆ هاوڵاتیان بەپێی ئەو ڕێنمانەی وەزارەتی بازرگانی عێراق پێی داوین دەڵێ ئەو بریکاری خۆراکەی کە بەرایەکانی پسوڵەی خۆراکی حەڤە و هەژدەی بۆ بریکارەکان نەجێڕابێتەوە بۆمان نییە پسوڵەی خۆراکی پێ بدەین لێرەشە هاوڵاتی زەرەرومەند دەبێت ویستمان دەست بکەین بە دابەشکردنی پسوڵەی خۆراکی 2020-2021 بەڵام سەری بەرایەکانمان کرد ئێمە دەبن کەمان هەیە لە ناو شاری سلێمانیە 261 تا 270 بەڵام بۆمان دەرکەوت تەنها لە بنکەی یەک سیرمان کرد لە ژمارەی 90 وەکیل لە سنووری بنکەی 261دا تەنها 11 بریکار بەرایەکانی پسوڵەی خۆراکی بۆ ئێمە گێڕاوەتەوە ئێمەش لێران نەمانتوانی دەست بە دابەشکردنی ئەو پسوڵەی خۆراکانە بکەین بەڕاستی ئێمە ڕجاکەین کە ئەکەین جایتر لەم کەناڵە بە ڕێزانێتە بە ڕێزەی ئێوەوە بریکارەکان دوکانەکانیان کراوە بێت ڕێگا خۆشکەری بێەوە هاوڵاتیان کە لە کاتی سەردانیکردنە بۆ وەرگرتنی بەشە خۆراکی ماگانی پێی بڵێ پسوڵەی خۆراکی 2020-2021 هاتووە بەپێی ئەو ڕێنمانەی وەزارەتی بازرگانی بۆ ئێمە ئامادەکرد و ئێمەش داوا لە بریکارەکان کە جێبەجێکەین بۆ وەرگرتنەوەی پسوڵەی خۆراکەکانیان